بەکاردێنکردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە دەرفەتێکی تایبەت ئەرەخسێنێت بۆ گەنجان بە تایبەتی بۆ ئەوەی کە هەلیکاری زیاتر بڕەخسێ بە تایبەتی لە ئەو کۆمپانیانەی کە لە دەرەوەی حکوومەت ئیش و کارەکانیان جێبەجێەکەن. ئەمە سەرەتایەکی زۆر باشە بۆ ئەوەی بە بەردەوامی کۆمەڵێک کۆنفرانس و کۆبوونەوە و دیداری لەم شێوازە بکرێت تا ئەوەی کە ڕۆڵی گەنج بە تایبەتی لە کەتی تایبەتا و لە دۆزینەوەی هەلی کار و شێوازی هەلی کارە پەرەی پێ بدرێت لە هەرێمی کوردستانی عێراقا. وەکو پەیمانی کوردستانیش هەم وەکو شەخصیش خۆمان هەڵقوڵاوی واقعە سیاسین وەکو گەنجێک یینە پێشەوە بە دڵنیاییەوە بەرنامەی سەرەکی هاوپەیمانی کوردستانیش ئەوەیە کە هەموو هەوڵ و توانەکانی بخاتە گەڕ بۆ کۆمەڵێەوە کار کە بە تایبەتی مەسایلی کێشەی بودجە و موچۆ ئەوانە کە دوجار ڕاستەوخۆ کاریگەری هەم لەسەر کەتی تایبەت دەبێت هەم لەسەر ڕۆڵی گەنجە بێت لە سەرجەم سێکتەرەکانی کەیە.